ولی تماشا نجاش خو روش عراق دلمه هسکار همات هندی جهکرا پاقیت پایین کو ایرو خو نشاندان لبغداد بین کرن کومه که پرزگیره کان ہے پرزگیره کا هر زیق نها مجارا پریشان بونا دیناریه لهم بر دلار امریکی بگمانه به باندوری لسر روش بازاری جانا خلک بگشتی کریه ادی شبان جباری افکار من لبغداد روشش نزیک و دشوپینه شبان سپیده باش ایدی روجا اینیه جی به فرصت تدیتن خو نشاندان زورترین خو نشاندان جل عراق لروجن اینی هات که کرن او روشا بازاری سی که بری که جی پریشانه ایرو دی چه بقومه گلو بله ها کار دیاره بو پیکامرو اینیه و زوربه اینده کنی بغداد نیالن یعنی خلق بعرامی لمالا بید بویا اینده کنی بغداد دائما هنی چیش لجاو چکا زورترین خوبشاندانەکانی تیاگری هەم لە بەغدا و هەم لە شارەکانی خۆی عێراق بەنمونە ئەمڕۆ تەنها لە بەغدا سێ خۆپشاندانەیە کە خۆپشاندانەکان یەکەمیان کاتژمێر دێ لە ناوچەی عەلاویە بۆ بەردەم پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەگەر ڕێگایان پێ بدرێ بێگومان ژمارەیەک خەڵکی سونەن ئەو ململانێ و با بڵێن سراعاتانەی کە لە نێو ماڵی سونەدا هەیە ئێستا ڕەنگ داوەتەوە بۆ سەر شەقامی عێراقی کە لە پاش ساڵی 2023 تاوەکو ئێستا ئەم یەکەم جارەکە خۆپشاندانی سونە بێتە سەر شەقام بە تایبەت لە بەغدا و دیاریکراویش لە بەردەم ناوچەی سەوز لە بەسەر بارودۆخێکی سیاسی بۆیە پەرلەمانتار لێ دلێمی کە پەرلەمانتارێکی سونەی سەر بە تەقەدم بوو و هاوکات نزیک بوو لە حەلبوسی پاشەوەی کە کۆمەڵێک سراع و ململانێک کەوتە نێوانیان و ئەو پەرلەمانتارە لە ڕابردووە لە خولی ڕابردووە بە دیاریکراوی لە خولی چوارەمی ڕابردووی پەرلەمانی عێراقا دەسەکارکێشانێکی پێشکەشی سەرۆکی پەرلەمان کردبوو بەڵام سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە خولی پێنجا ئێستا ئەو دەسەکارکێشانەی قبول کردو ئەمە لە کاتێکە ئەو لەو حیزبە نەماوە بەسەربەخۆی خۆی کاندید کردبوو بۆ ئێمە گرفتی گەورەی دروست کردووە و هاوکات بڕیارە سونەکان و لایەنگرانیان و ئەو سونانەشی دژی حەلبوسی تەقەدمن ئەمڕۆ بێنە سەر شەقام لە ناوچەی عەلاوی بە دیاریکراوی لە بەردەم ناوچەی سەوز خۆپشاندانی دووەم خۆپشاندەرانی هاوڵاتیان و کۆمەڵێک ناشتی مەدەنین کە بڕیار بەهۆی بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی خۆپشاندانی زۆر گەورە بەڕێ ببن ئەمڕۆ نزیک کاتژمێر 1 و 2 لە بەردەم بانکی ناوەندی و داواکەن کە بەهای دینار بەرز بێتەوە جارێکی کە چونکە ئەگەر بێت حکوومەتی عێراقی فرەی بەهای دیناری عێراقی نەکەوێتەوە هاوشێوەی وڵاتانی دراوسێرێ دێ بۆ ئێمە تووڕەی شەقامی بەدوای خۆی داهێناوە و بە دیاریکراوی لە ناو بازاڕ و ئەو شوێنانی کە بازاری کۆفرۆشەکانن بە خۆپشاندانی سێیان بۆ پێیکە ئەمڕۆ سەد ڕۆژ تێپەڕێت بەسەر کابینەکەی محەممەد شاح سوودانیە باوکات تشرینیەکان کە لە ساڵی 2019 خۆپشاندانیان کردو توانێن عادل عەبدولمادی بگۆڕنەوە دواتریش گوشارەکانیان چڕ کردبەوە لەسەر حکوومەتی کازمی و ئێستا جارێکی دیکە ئەنەوەی بێنە سەر شقام بەڵام ئەوشمان بیر نەچێت ئێستا تشرینەکان زۆربەیان مەلامح و پاڵپشتی سەدرەکانیان لە پشتەوەیە بۆیە پێچێ کاتژمێر سێ لە گۆڕەپانی تەحریر ئەوانیش خۆپشاندانی گەورە بۆ بکەن چکە هەشتاکیان ڕاگەیاندووە و بڕیارە هەر لە گۆڕەپانی تەحریر نابڵکو لە شارەکانی دیکەش بەتایبەت لە شارەکانی خواروی عێراق لە ناسڕیە و باسڕا و چەند شارێکی دیکەش خۆپشاندانی گەورە بەڕێ بن دژ بەو سیستەمەی کە ئێستا محەممەد شاح سوودانی پێڕەویەکەەوە ئاوکات دژ بۆی کە بە بەردەوام بازار لە گرانی بواە لە گرانی بووندایە ولی شوان کەواتە پیتر خوا نیشاندان کە لە بەغداد هەیەتە کردێتی بزانین گەلو دێرە چاوە بە ساعتێت پێشمەدا سوپاس